سلامی خوای گەورەتان لێبێ میوانانی ماڵی خوا السلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه. داواکارین لە پەروەردگار حەجی حاجیانمان قبوڵ بکە و بێتەمای خێر بۆ ئەوان و بە ئێمەش و بە خێراتنی هەمویان دەکەین کە گەڕاونەتەوە بە سەلامەتی ئەوەشی وەفاتی کردووە. خوای گەورە لێی خۆش ببێ لە زوڕێتی لەگەڵ پێغەمبەران و پیاوچاکان و سدیقون و ئەسحاب و یاوەران خوای گەورە حەشریان بکە. ئیماندارانی خۆشەویست، لە وتاری ئەمڕۆدا بە پشتیوانی پەروەردگار باس لەوە دەکەین جوانگوێگرتن لە ئیسلامدا، واتە ئینسانی مسلمان ئەم ئاینە پیرۆزەی من و تۆ کە خوای پەروەردگار قورئانێکی نازڵ کردووە، تەواوکەری هەموو کتابەکانی ترە، پێغەمبەرێکی ناردووە عەلەیهی سەڵات وەسەلام تەواوکەری پەیامی هەموو پێغەمبەرانی ترە. چکە قورئانی پیرۆز کە کاتێ ئینسانی مسلمان تێئەگا لە قورئان واتە تێگەیشتووە لە هەموو پەیامەکانی پێغەمبەرانی تر، چکە تەواوکەری پەیامەکانی پێغەمبەرانی ترە یا کتابەکانی ترە و پێغەمبەری خواشە عەلەیهی سەڵات وەسەلام. بۆیە ئەبێ ئێمەی مسلمان، ئێمەی ئیماندار لەم زەمانەدا زەمانەتی عەولەمە پێشکەوتن، بەڵام لەگەڵ ئەوەدا ئەبێ ئێمە لەم دینە جوانە و پاکەی خۆمان بە جوانی تێبگەین، زوو هەڵنەچین، کاتی ئایەتەکان حەدیسەکان فەرمایشتەکان وەربگرین بۆ خۆمان، بینە مایەی خێر و بەرەکەت بۆ دەوروبەرمان. وەڵڵاهی مسلمانان، هەر مسلمانێک، هەر ئیماندارێک، هەر کەسێک کە من کە تۆ بینە ئەزێت بۆ خەڵکی و بینە مایەی فیتنە بۆ خەڵکی و بینە مایەی ئەوەی خەڵک لە باتی ئەوەی سوودمانیوە لێ وەرگری ئەم چرانورینە وەربگرێ لێمان، تۆ بیتە مای ئەوەی خوانەکە عەکسی ئەمە بێ، تەئکید لێ بێ، با قورئان باسکەی، با سونەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام باسکەی، بەڵام تۆ لای کەسێکی لای خوا گونەحباری، نە کەسێکی چاکی باشی. گرنگ ئەوە نییە هەر قورئان باسکەی، گرنگ ئەوە نییە هەر حەدیث باسکەی. تۆ گە بچۆ لاپەڕەکەی قورئان، لاپەڕەکانی قورئان هەڵدەنەوە. خوای پەروەردگار لە ئایەتەکان چەندێ ئەفەرمێ ئەفەلا تەسمەعون ئەفەلا یەسمەعون ئەفەلا تەذەکەڕون ئەفەلا تەعقیلون. ئەمانە لەگەڵ کیایەتی؟ بۆی ئێمە فکرکەینەوە، ئایا فکر ناکەنەوە؟ ئایا جوان گوێ ناگرن؟ ئایا جوان تێناگەن؟ ئەمە خوای گەورە پێمان ئەڵێ جوان فکرکەنەوە لە ئایەتەکانی خوا، جوان فکرکەنەوە لە عەزەمەتی ئەڵڵا، جوان فکرکەنەوە لە مەخلوقاتی خوا. ئەفەلا يتدبرون القرآن أفلا ينظر إلى الإبل كيف خلقت أفلا ينظر إلى السماء إلى الأرض. هەمووی خوای پەروەردگار لە قورئاندا ئاماژەی پێ کردووە. ئەم حەمکە ئایەتەی نازڵ کردووە خوای پەروەردگار بۆچی؟ بەس بۆ ئەوەی عەقڵی ئێمە بجوولێنێ، بیکاتە کار، لەگەڵ قورئانا بڕۆین، فراوان بێ. قورئانی ئێمە بەشی مسلمان ئەکا، بەشی غێرە مسلمانش ئەکا، بەشی تەواوی سەر ئەرزی دنیاش ئەکا، نەک مرۆڤایەتی بەس، غەیری مرۆڤایەتیش. ئەم ئیسلامەی ئێمە ئەمەیە، نەک بین بەرتەسکی کەینەوە بەو عەقڵەی من یان بە عەقڵەی جەنابەت هەر کەسێک بێ کورتی کەینەوە، پوختی کەینەوە، وا پیشانی دەین ئیسلام هەر ئەمەیە کە خەڵکش تەماشایەکە. وەڵڵاهی ئیسلام ئەمەگەر ئەمە بێ لەوەیە زۆرینەی خەڵک تەبەڕای لێ بکە، چکە وا پیشانیە دەین کە ئیسلامەکە ناشری نەکەین، ئێمە شۆکارین، سەبەبین. خوای پەروەردگار مەحی ئەو کەسانە ئەکا کە بە جوانی شت وەرەگرن و بە جوانیش ئەیدەن و ئەدای ئەکەن. ئەمە گرنگە. ئینسانی مسلمان ئەبێ وریا بێ. خوای پەروەردگارە فەرمێ فەبەشیر عیبادی الذین یستەمیعون القەول فیتەبیعون ئەحسەنە ئولئیکە الذین هەداهم الله وأولئک هم أولی الألباب. ئەو کەسانەی، ئەو بەندانەی کاتێک کە بە جوانی وەری دەگرن ئەم ئیسلامە، ئەم دینە کورە، ئەم ژیانە مرۆڤی وایە ناتوانێ بۆ خۆی بژی. کەسی ئێمە ئەمڕۆ فێر بووینە بەس قسە بکەین، بەس بڵێین، کار و کردار نییە. ئێستا ئێمە هەمومان ئەتوانین گەنجێکە لەوەی لە ماڵان نەتوانێت دوو دێڕ بنووسێتەوە، احترامەیە بۆ گەنجە چاک و باشەکان، ئیتر لە فەیسبووکەکە دانیشتووە بە کەیفی خۆی هەموو شتێ ئەڵێ، لەوەی لە ماڵە هەر مەجالی نەدەن دێڕێک بڵێ، هەر باوکو دایکی مەجالی نەدەن. بەڵام لە سۆسیەل میدیا و بڵێن لە کۆمەڵایەتی و فەیسبووک ئیتر دەمی واڵا کردو هەموو شتێ ئەڵێ. کورە قیامەتەیە، خەبرەیە. تۆ
تۆ کەسێ نەتبینیوە نایناسی لە ژیانە 100 ساڵ 200 ساڵ پێشی تۆ مردووە تۆ چی ئەزانی لێی تۆ ئەسڵەن نازانی ناوی ثلاثی چییە ناوی ڕوباعی چییە تۆ خۆت بۆ گونەحبارەکەی تۆ چیتە لەم قەزیە تۆ چیتە لەم بابەتە بابەتی کەی تۆیە خۆت هەڵقورتێنە ناو شتێک کە هیچ ڕەبتی بە تۆوە نییە ئیماندارانی بەڕێز ئەبێ ئێمە ئەو قورئانە جوانە وە خۆی وەرگرین ڕجاتان لێ یەکەم خەڵک بانکەین بۆ ئیسلام نەک خەڵک ڕاکا لە ئیسلام بەداخەوە ئەمڕۆ خەڵکانێک بە ناوی ئیسلامەوە قسەکەن خەڵک تاوەدەن لە ئیسلام خەڵک پاڵەنەن لە ئیسلام خەڵک دەرەکەن لە چوارچەوەی ئیسلام بۆ چکە قسەکانیان زبرە قسەکانیان ناخۆشە قسەکانیان خراپە مەسلحەت نییە لەو قسانەی کە من و تۆ بیکە ئیستا من ئەتوانم وتاریکە بۆ بدەم ئاگرین بێ ئەو گەنجانە لەسەر پێیە کە ئاگر بیانستێنێ بەڵام نا هۆشەیەک دەبن و چەند سەعاتێک ئەو نامێنێ لەوێ ڕەتفعلێکشی بێ و گەنجانە شتێ بکەن بە ڕەنگێ بەلەونێک دوایەوە ئەشکێتەوە بۆ کێ کۆمەڵگا زەرەرەکە کێ زەرەرەکە منیان تۆ نا ئەو ئیماندارانی بەڕێز خوای پەروەردگار مەدحێوانەکە بە جوانی ئەم ئیسلامە وەردەگرن یەستەمیعون بە جوانی گوێ لێ دەگرن کەسی وامانەیە بۆ نمونە ئایەتەکە تێنەگەیشتووە ئەو ئایەتە ئەداتە سەر ئومەتی ئیسلامە ئایەتێک بەس ئەوەنە تەفسیرێک گوێگرێ لە کەسێک تەفسیرێکی بۆ کرد وەری دەگرێ ئەیداتە ملی هەموو مسڵمانانە کەی وایە بڕاتە بێ دوێنێ من ناو سیارەکەم وتارێکی ئاینی بوو مامۆستایە بوو وتارەکەیدا وەڵڵی فتوایە بوو نازانم لەکوێ هێنایەتی وەڵڵەهی ڕەقەمی لام بۆیە تەلەفۆنم بۆ یەکرد دەوەڵڵەهی وانی ئێستا تۆ بچی لە بازار شتێک بێنی ڕای کێشی بەخست تو بێژی کاکە هەمووی حرامە ئەستان هەر ئاگای لێنیە لەو بابەتە ئاگای لێنێ ئێستا سیارە دەن بەخست بڕۆ پرسیار کە لە مامۆستایان وەڵڵەهی نازانێ ناوڕۆکی بابەتەکە چییە فتوای لەسەر ئەدا هەندێکیڵی حرامە ناوڕۆکی بابەتەکە نازانێ فتواشی بۆ دا حرامە لێ ببرسە مەرجەکانی چۆنە چۆن ئەیدەن چییە سێ ئارەوە نێژە تەرەفی سێمی تیاوە حرامە کورەوانیە کاکە تۆ تێبگە لە قەزیەکان ئەمجا فتوا بۆ عالەم بدە ناوڕۆکی بابەتەکە بکوڵێنە لای خۆت هەموو شتەکان وەرگرە دوای قسەیەک بکە دوای سبەینێ لە قیامەت لەسەر دەکەوێ کە ئەڵێ حرامە حەڵاڵە دروستە دروست نییە مشریکە فڵانە فیسانە ئەمانە گشتی لای خوا زۆر گەورەیە وبیلای ئەو قسانە بیکە تای تەرازویەک نە دنیا لێگرێنە قیامەت واللهی لە لە دنیا لە لە قیامەت وەری ئەم دنیای بخە تای تەرازویەک و ئاسمانش خە تای تەرازویەک لای خوا لە ئاسمان و زەوی قورسترە ئەو قسانە وریابن ئیمانداران پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام وشەیەک کابرای ئاهلی بەهەشتە ژیانی بەهەشتە بینی خۆی و بەهەشت یەک هەنگاوی ئەمێنێ ذیراع هەنگاوێکە تقریبا مەترێک با بڵێن 2 مەترە ئەمەنە ئەمێنێ ئەمجا چی یەتەکەلم بکەلیمە یەک وشە ئەڵێ یەک وشە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام وشەیەک ئاگری دۆزەخ خوای گەورە بە وشەی خاتە ئاگری دۆزەخ ژیانی هەمووی خۆشیە هەمووی دینداریە عەکسەکەیشی کەسی وا هەیە ژیانی مووی خراپە بینی خۆی و مردنی کۆتا ژیانی تەوبەیەک دەکا هەنگاوێک ئەمێنێ بۆ مردنەکەی و بگەڕێتەوە بۆ لای خوا بەو تەوبەیە بەوە خوای گەورە لێی خۆشەبەی کاتە بەهەشتەوە ئەمە دینی ئیسلام و ڕەحمەتی ئێمەیە کابرا 100 زەلامی کوشت 99 بوو چوو لای کەسێک پرسیاری کوتی ئەگەر تەوبە بکەم خوا لێ خۆشەوی وتی نەخێرا وەک ئەمڕۆ هەرچی بێ هەرێژە نەخێر ئەوشی کوشت کردێ 100 زەلام بکوژی یعنی 100 جا دنیا تێکدەی تەوبەیەکی کرد لە میوانی خۆی و خوادا ئەو شوێنەی جێهێشت تەوبەی کرد پەشیمان بوو نەگەڕاوە ڕۆیشت ئاوایەکەی جێهێلا وەک مەشهورە و قیسەیە لە بینی ئەم ئاوایە خراپە و ئەو ئاوایە باشە وەفاتی کرد مەلەک المەوت هاتن کفنی باشت و کفنی دۆزەخیان یانە هەردووگیان ئەو ئەوێت عایدی منە تەوبەی کردە و پەشیمان بووەتەوە گەڕاوەتەوە بۆ لای خوا ئەبێ من کفنی باشتی بۆ دابنەم و بیبم بۆ هەشت ڕوحە پاکەکەی مەلایکی دۆزەخ شەوتنا تەوبەی کردووە نەگێتە ئەو شوێنە ئەمشتم بڕە خوای گەورە خۆی ئەزانێ و عەلیمە و خەبیرە و گێڕێتەوە بۆ ئێمە پێغەمبەرەکەیشی عەلەیهی سەڵات وەسەلام خوای گەورە پیان ئەڵێ ئەمرێ نیگایەکە نێرێ بۆ مەلایکان هەنگاوی کەن ئەو لادێیە خراپەی کە دەرچووە ئەم پیاوە خراپەی تیا کردووە هەتا ئەو شوێنەی کە وەفاتی کردووە بزان چەندێکە
لە یەکیانداوە بۆ نمونە بڵین 100 هەنگاوە باوا بەژین ئەو لاشووتیان باشەکە لە یەک دەنەوە بزان کامنی زیادە ئەو لا 101 بوو خراپەکە 101 یەک هەنگاوی ناوە خوای گەورە بە عەزەمەتی و ڕەحمەتی خۆی وتی بیبن بۆ بەهەشت ئێستا تۆ گەرەکتە ڕەحمەتی ئەو خوایە ئەو میرەبانە تۆ وێری بچووکی کردەوە هەمووی خراپ دابنەی بەس تۆ باشی بەس تۆ ئەوەی کە تۆ بێژین بڵاوی دەکەیتەوە تۆ نا ئیماندارن بۆ خوای پەروەردگارە فەرمێ ئەو کەسانە باشن کە بە جوانی وەرێگرن فەیەتەبیعون ئەحسەنە بە چاکیش جێبەجێ ئەکەن و ئەبێتی ئولایکە الەذینە هەداهم الله ئەو کەسان لەسەر ڕێبازی پێغەمبەرانن ڕێبازی چاکەکارانن و ئولایکە هم ئولو الئەلباب ئەو کەسانش کەوا بە جوانی بە چاکی بە باشی تێگەیشتووە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەڵاتو وەسەلام من تەوەضەء فأحسن الوضوء هەر کەسێ دەستنوێژە جوان بگرێ و هەڵی بگرێ و بێتە ڕێوە ئەمجا فەرمێ ثم أتى الجمعة ئەمجا بێت بۆ نوێژی جومعە هەینی وەک جەنابتان ئەمجا پێغەمبەری خوا فەرمێ فاستمع وانصت هات بێدەنگ بوو گوێیشی گرت گوێی گرت و بێدەنگ ئەمە مەرجە ئەم دوانە مەرجە ئیماندارە هەندێک گەنجێ بەڵەجا سێرەکەی تێ پێشی نوێ شوێنەکە فێنکە مۆبایلەکەی دەرەکە ها لەسەر فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتیەکان تۆ لێ ماڵ خوا خەریک چیت خوا لە حەوت تەبەقەی ئاسمان و ناتبینێ یان هەیە دێت دەمەتەقەیەکە حتا پێشی وتار دەمەتەقە لەناو وتار شار دەمەتەقەیەکە بەس گوێ بگرە ئەوەی کە دەمەتەقەیەکە ئەوەی کە مەشغوڵە بزان کۆتایی حەدیسەکە چییە هەر کەسێ دەستنوێژێکی جوان هەڵگرێت سنەت وایە لە ماڵەوە دەستنوێژ هەڵگری کە دەستنوێژ دەڵگرت هەر هەنگاوێکەینەی ئەزانن خەیری چەندێکە خەیری ساڵی ڕۆژووە دەستنوێژت هەبێ ڕۆژی جومعە بێی بۆ نوێژی جومعە بە دەستنوێژەوە بێی لە ماڵ هەر هەنگاوێکە ئەینەی خوای گەورە نووسێ بووە بەندەکەم بۆ عەبدەکەم بنووسنی 1 ساڵ ها بە ڕۆژوو 1 ساڵ شەو نوێژیەکە 1 ساڵ بە یەک هەنگاو چەند هەنگاوەنەی ئەیتر خوا هەزاری ئەبێ خەیر و پاداشتە بەڵام بەمەرجێ ئەبێ دەستنوێژت هەبێ دوای ئەمە ئەگەر هاتی بۆ مزگەوت و جومعە و جەماعات هەینی بێدەنگ بووی گوێت گر لە وتار بە کپی دانیشتی و ڕۆیشتەوە ئەمجا فەرمێ غوفر له ما بين وبين جمعة یان جمعتين ليلة جمعة وتوە خوای گەورە خۆش ئەبێ لێی لە بینی ئەم جمعە بۆ جمعەکەی تر هەرچی تاوان و گوناحەیە ئەمجا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وزاده 3 أيام و 3 ڕۆژی بۆ زیاد کردووە یعنی 10 ڕۆژ هەفتەیەکە هەفتەکەش 3 بخەبانیە کادە ومن مس الحصى فقد لغى هەر کەسێ دەستکاری خۆی مەشغوڵ کە بە تەسبیحێک بە فەرشەکە بە نینۆکیە بڕێ کەسی وایەتی لە مزگەوتە دانیشتە تا تەوا بێت نینۆکەکانی تەواوکە جێ لێوەڕا بەداخەوە ینی ئەمانە دیاردەیە بینی لە مزگەوتە دوای باسەکرێتەوە مەشغوڵە بێ یان مەشغوڵی مۆبایلەکەی یان دەمەتەقێ یان هەر شتێکی تر فقد لغى ومن لغى فلا جمعة له يعني چی کردووە هەر کەسێ لەغوی کردووە لەغوی زیادڕەوی ئەگەر کێ زیادڕەوی کرد فلا جمعة جمعەی بۆ نییە یعنی ڕاتەوە بەدەست بەتاڵی جمعەی بۆ نانووسری ئەم حەدیسە بۆچی هێناومەوە لەبەر ئەوەی لە گوێگرتن بە جوانی بە چاکی بە باشی دین وەرگری و جوان تێبگەیلی و جوانش بیگێڕیتەوە ڕۆژێک کابرایە بە من وتی مامۆستا دینداری چییە مامۆستا هێنی بۆ چییە وتم بۆ چێتی وتی ئەی برا دینداری مۆبایلە ئەم مۆبایلە مشتێکی تایە وتم ئاخە دەپاتریەکەی دەرکەی خۆی چی تیا نامێنێ دینداری لە مۆبایلایە لە کۆمپیوتەرایە لە خوێندنایە قوربان مەسائیلی وا هەیە بە هەزاران خوێنەوار ناتوانێ حلیکە عەزیزەکەم پێغەمبەران نەیانتوانێت جواب دەنەوە پێغەمبەری خوا بوون ئیمامە بەرگەورەکان نەیانتوانێت جواب ئێستا تۆ چۆن ئەم دینە ئاوا زۆر بە سادەی لە بەرچاوتاڵەی دین هەر ئەو مۆبایلەیە و عیلمەیە و هەر لێ دەم لە گۆڵ دەرەچێ و تەواو جام ئیسلامە ئەوە بوایە ئەم حەمکە ئیلحادە و ئەم حەمکە خەڵکە خراپە چۆن ئەیتوانی ڕەخنە لەم ئیسلامە گەورەی تۆ بگرێ شون أخوة جانا القرآن توماريك على إنا نحن نزلنا القرآن وإنا له لحافظون أهتو جناب قواتي قيشتي وبخاو إسلاما نيك أخوة باسيك
بۆیە بێ ئیسلام بە جوانی وەرگرین بە گەورەیی نەین ئیسلام بچووکەینەوە لە هەندێک شتی فروعاتە دڵی مسلمانان بڕەنجێنین مسلمانان بکەینە گومانەوە لە هەموو شتێ ئێستا گومانەکە گەیەتە ئەوە جل جلاله ولله المثل الأعلى گومان گەیەتەوە ئاستی خوا خەڵک بکەینە گومان لە خوا کە خوای پەروەردگار چۆنە و چییە و ئەمەیە و ئەوەیە و خەڵک تاقەت ئەوەی ماوە فرە دینەکەی تەواوە جا هەر ئەوە ماوە ئەوەش بەو خوایە کاڵە بێتەوە دینداریەکەش ناکا و هەر نامێنێ عەقلی ئێمە تەقەبولی ئەو حەمکە ئەکا ئیمامی گەورە ئەو ئیمامە عەزیمانە و ئەو ئیمانە بەڕێزانە زۆر جار سێرەکەی لەو حەمکە لەو پەڕوە هاتوون سێرەکەی وشەیەکی وتووە هەڵەیە ئێخۆ کفری خوای نەکرد یەقیچەکە ئیمامە و بەشەرە و هەڵەیەکی کرد و كل بني آدم خطاء وخير الخطاؤون التوابون تتزاني توبەیەکی نەکردە بەینی خۆی خوا دەوازی لێبێنە وەفاتی کردو و مردووە دەوازی لێبێنە کەسێ مرد وازی لێبێنە یعنی ئەمەوە هاتوونە دەممان ناپارێزین نە لە خۆمان نە لە مردووەکانمان لە گشتی لە هەموو شتێ بێ ئێمە قسەمانە بێ ڕەوامانە بێ سەتانەوەت ڕێزمە احتراممە خەڵکی هەیە زۆر تێ ناگەی هەر لە دنیا شتێک ئەکرێ جارە هیچ نەبووە ئەی چی سپادەیە ئەوە چی ئەمە چی ئەوە چی هەر دانیشتۆ بەس قسەکە بەس قسەی لە دەستێ هیچی لە دەست نایە بیتێر عەرزی واقعیش ناتوانێ بکە جا ئەو مرۆڤانە چی سوودیە ئیماندارم بۆ کۆمەلگای ئەمڕۆ بارێکن بەسەر شانی خەڵکەوە چی لە دینداری بێ چی لە وڵات بێ چی لە خاک بێ لە چی هەر شتێک خوا کردارێ ئیمانداران کردار تۆ هەموو شتێ بکە خوا کردی لەسەر دەستی تۆ خوا ئەجر و پاداش دەدا نەیشی کردار ئەجر و پاداش دەدا چونکە تۆ هیلاک بوویت عەزیزانی خۆشەویستانی من چکە ئەو تەلەبە قوتابی ئازیزانە و خۆشەویستانە کاتێ ئێستا ئەوەڵیان هاوردووە حەق وایە بڵێ شتی جوانیان بۆ کراوە ئەمساڵ منافەسەیە لەسەرەوەی ئەم خانی و بداتی ئەو خانی و بداتی ئەو پارەی داتی ئەم پارەی داتی ئەی ئەوەکانی تر هەی ئەوانەی تر وا لە ماڵانە چەند ساڵێک کەوتونە داماوە باشترین خەڵات بۆ ئەمانە بۆ یەکەم و دووەم سێم باشترین خەڵات بۆ ئەوانەی کە سەری شارێک وڵاتێک بەرزەکاتەوە کۆ تۆ ڕاستە خۆ تەعینیکەی باشترین خەڵات ئەوە خەڵاتە دای بنەی لە شوێنێکی گەورەدا بۆی ئەوەکانی ترە مووی چاوی لێ بکە بۆی ئەمەهان دەین وە گەورەترین بەڵگەی ئیمانداران ئەوانەی کە ئیلحادن مولحدن دژی دینی مونوتۆن سێر ئەوانەی کە یەکەم و دووەم و سێمنیان ئەوانەی ئەوائیلن سێر ئەو خوشکە بەڕێزانە بکە هەمویان سەرپۆشیان بەسەرەوەی حیجابە کەواتە حیجاب پێشکەوتنە ئیسلام پێشکەوتنە ئیسلام ئێمە لەگەڵ خوێندەواریە ئاوا فێرمان دەکە ئاوامان پێڵێ نەوەڵا ئافرەتی خۆی ڕوود کاتەوەتە پێشکەوتنە نەبەخوا هەموو ساڵێکە بینی ئەوانەی یەکەمنیان دووەمن بە فەزلی خوایە منەتی خوایە خوا پیشانیەدا ئەمانن ئەوەتە حیجابن نیقابن بەڵام سێرەکەی لە ئاستی علمیدا یەکەمن حیجابەکە نەبێتە مای ئەوەی کەوا بیگەڕێتەوە ئەوە ئینسان دڵخۆشە بە ئەمانە بەڵام لە هەمان کاتچە ئەوەیە کە تۆ باشترین خەڵاتی کەی ئەو خەڵاتە بێ کە چی بێ کە جوان و چاک و باش کە تعینی کە یان لە شوێنێکا داینە ئیشێکی جوانە ابن قەیم ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ باسی ئەوایەتەمانەکە بەڵام کاتەکەمان حەز ناکەم زۆر بخایەنێ خوای گەورە ڕەحمان پێ بکە عاقبەت خێرمان بکە و لەشمان ساغ بکە